بەڕاستی لاوازی سێکسی بوویتە هۆکارێک لە بۆ زۆر کێشەی دەرونی و کێشەی کۆمەڵایەتی و کێشەی عائیلی یانی خانەوادەیی و هەروە کێشەیەکی اقتصادیشی بەدواوەیە بۆیە پێویستە بە درێژی باسی بکەین ئەتا خەڵکانمان بەرچاو ڕوون بن لەو بابەتەیەوە. بەڵام پێشە بستنە سەر بابەتەکە و هۆکارەکانی پزیشکی پێم باشە باسێکی غەریزەی بکەین کەوا پێ دەڵێن ئارەزوێکی بنەڕەتیە کەوا خوای گەورە لە فترەوە دروستی کردووە بۆ ئادەمیزاد چونکە غەریزە زۆری زۆرە بەڵام ئەوەی کە لە هەمان گرنگترە ئەوەی کەوا زانایانی مسلمان و زانایانی پسپۆری دەرونی ئەزنەبیەکان هەمویان ئاماژیان بۆ کردووە کەوا یەکەم غەریزە لە ئینسان بریتە لە غەریزەی جنسی لەبەر غەریزەی جنسی و سێکسی لە هەمان گرنگترە ئەگەر بێت و غەریزەی جنسی نەبێتن و هەروەها لاوازی جنسی بەرەو بڵاوبوونەوە بڕواتن وەی لێ دێتن پاش 50 ساڵ نەوەی دوای خۆمان زۆر کەم دەبتەوە ئەگەر غەریزەی جنسی نەبایە و لاوازی جنسیش بەرەو زیاد بوون بڕواتن لەوانەیە ناگاتە 100 ساڵ کۆمەلگە بەرەو هەروەشانەوە و بەرەو کەمبوونەوە دەڕواتن بۆیە غەریزەی جنسی یەکەم غەریزەیە بە هەموو پێوەری زانایان هەم دەرونی و هەم جەسەدیەوە کەوا گرنگی دەبی زۆری پێ بدرێتن بۆیش خوای گەورە لە قورئانی پیرۆز ئاماژەی پێ کردووە لە فەرمودەکان هەیە کەوا غەریزەی سێکسی ئەوە کە خوا دروستی کردووە دەبی ئەو غەریزەیە بە شێوەیەکی وابێتن کەوا نەوەی ئادەمیزاد بەرەو زیادبوون بڕواتن نەوەک بەرەو کەمبوون بڕواتن.